لە دوای کۆتایی هاتنی پرسەی نەوشیروان مستەفا ئەمین لە مزگەوتەکانی هەولێر و سلێمانی، نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی گڵگۆی نەوشیروان مستەفای کرد و تاجە گوڵینەی لەسەر دانا و پرسە و سەرخۆشی لە کەسوکارەکەی و هەڵسوڕاوانی گۆڕان کرد. هەرچەندە بزوتنەوەی گۆڕان بە فەرمی دووەم ڕۆژی پرسەکەی بردە هەولێر، بەڵام نێچیروان بارزانی بەشداری نەکرد و 3 ڕۆژ دوای کۆچی دوایەکەی سەردانی سلێمانی کرد و لەوێ لەگەڵ شاندێکی باڵای پارتیدا تاجە گوڵینەی لەسەر گڵگۆی نەوشیروان مستەفا دانا. هاوکات لە یەکەم ڕۆژی پرسەکە و دووەم ڕۆژدا شاندی پارتی لە هەولێر و سلێمانی بەشداری پرسەکەیان کرد. کاک نوشێروان هەم وەکو سەرکردەیەکی ئەم وڵاتە جێی هەمیشە جێی ڕێز و تەقدیر بووە و ئەگەر سەیری هەموو ئەو ژیانی ئەو بەڕێزە بکەین دەبینین لە پێناو ئەو باوەڕانەی کە خۆی قەنەعەتی پێبووە و باوەڕی پێبووە و پێکۆشان لە پێناو گەلەکەیدا هەموو ژیانی سەرف کردووە. ئێمە بە ناوی سەرکردایەتی بە ناوی جەنابی کاک مەسعود بارزانی بە ناوی سەرکردایەتی پارتیەوە دیسانەوە بە ناوی حکوومەتەوە سەرخۆشی لە خانەوادەی بەڕێزیان دەکەین و ئێمە هیوادارین ئەم دەرفەتە ببێتە سەبەبێک ببێتە دەستپێکردنێک بۆ ئەوەی ئێمە هەرچی ئەو کێشانەی کە هەشە لە کوردستاندا بتوانین پێکەوە لەگەڵ برایانی گۆڕان لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری کوردستاندا ئێمە پێکەوە چارەسەریان بکەین. سەردانی نێچیروان بارزانی بۆ سەر گڵگۆی نەوشیروان مستەفا لە دۆخێکی ئەمنی توندا بەڕێوە چوو. جگەلەوەش ڕێگە نەدرا لەو کاتەدا هاوڵاتیان و لایەنگرانی گۆڕان سەردانی گڵگۆی نەوشیروان مستەفا بکەن و بەزوتنەوەی گۆڕانیش خۆی نەیدەویست لەو کاتەی شاندەکەی پارتی سەردانی گردی زەرکەتە دەکەن پشێوی دروست ببێت، چونکە بەشێک لە هەڵسوڕاوانی گۆڕان و لایەنگرانیان بەهۆی ململانێ و ناکۆچەکانی پارتی و گۆڕانەوە نیگەران و تووڕەبوون. ئەوەی تووڕەبوونەکەی ئەوانی لە پارتی زیاتر کردبوو ئەوە بوو کە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتە و ماتەبینی گشتی لە هەرێم ڕانەگەیاندووە. زۆر سپاسیانەکەین و بۆ خێراتنی گەرمیانەکەیمان وایە بە هەموو لایەک و گرفتە سیاسانی کە لەناو ریزەکانی جوڵانەوە ڕزگاری خوازی گەلی کووردا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە هەیە بە شێوەی دایلۆک و بە برایەتی و تەبایی چارەسەری بکەین و ئەو مەسەلانە بخەینە لاوە یەکتر پراوێز خستن و ئەو مەسەلانە. سەردانی نێچیروان بارزانی تەنها بۆ لای بزوتنەوەی گۆڕان و هاوخەمی پرسەی نەوشیروان مستەفا نەبوو، بەڵکو سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کرد و لەوێ لەگەڵ بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی کۆبووە و دوای کۆبوونەوەکەش هیچ ڕاگەیەنراوێک بڵاو نەکرایەوە. بە پێی زانیاریەکانی NRTش کە لە سەرچاوێکی مەکتەبی سیاسی یەکێتیەوە دەستی کەوتووە، سەردانی نێچیروان بارزانی بۆ مەکتەبی سیاسی تەنها دیدارێکی دۆستانە بووە. ئەمە لە کاتێکدایە پارتی وەڵامی نەخشەڕێگاکە یەکێتی داوەتەوە و پێشتریش ڕایان گاندبوو شاندی مەکتەبی سیاسی هەردوو لا کۆ دەبنەوە. هێمن مەحموود NRT سلێمانی.